بۆیە براکانم هەندێک خاڵ هەیە لە پێغەمبەرانە هەیە تایبەتن بەوانەوە لە ئێمەیان نییە. بە کورتی ئەم خاڵانە خاڵی یەکەم وحی قل إنما أنا بشر مثلكم من بەشەرێکم وەکو ئێوە بەڵام من يوحى إلي من وحیم بۆ دێ ئێوە وحیتان بۆ نایە. ئەوە صفەتی تایبەتیە وحی بۆ پێغەمبەرانە. دووهەم پێغەمبەران چاویان ئەخەوێ دڵیان ناخەوێ بەڵام بەشەری احتیادی خۆمان وانیمان کە پێغەمبەر ئەفەرمێ لە صحیح الجامعة 2287 أفرمي إنا معاشر الأنبياء تنام أعيننا ولا تنام قلوبنا. ئێمەی پێغەمبەران چاومان ناخەوێ بەڵام دڵمان ناخەوێ. دڵیان بۆ ناخەوێ نەکو وەک ئێمە ئاگامان لە خەوەکەمانە هەر فکر بکەینەوە تیجارەت و بازار و ئیشەکەمان دڵیان مەشغوڵ بوو بە مەلەکوتی سەماواتی وەلئەرض. دڵیان مەشغوڵ بوو بە ذکری خوا بۆیە بشخەوتنایە دەست نوێژیان نائەشکا پێغەمبەران چونکە دڵیان نەئەخەوت وەکو ئێمە نین. ئەمە صفەتی دووهەمیان. صفەتی سێهەمیان من إكرام الله لأنبيائه ورسله أن الأرض لا تأكل أجسادهم. بەڕێزی پێغەمبەران ئەوەیە کە خوددا حرامی کردووە لەسەر زەوی کە لاشەی پێغەمبەران بخورێ. لاشەی پێغەمبەران چەند ساڵی بەسەرا بچێ و چەندەها ساڵی بەسەرا بچێ هەتا وەکو قیامەت ئەو لاشە پیرۆزەیان ئەو لاشە جوانەیان ئەو لاشە مبارەکەیان وەکو خۆی ماوە و وەکو خۆی ئەمێنێتش. بۆیە ئەفەرمێت پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە ژمارە 1047 لە صحیح ئەبی داوددا أفرميت إن الله حرم على الأرض أن تأكل أجساد الأنبياء. خواهي پروردگار حرامي كردو لسر زوي لا شيء پیغمبران بخوريه بلام لا شيء إما أخوريه بلام لا شيء إما بوغنكا بلام لا شيء إما دا أرزيت پیغمبران لا شيء نا أرزيت. خالكي ترلوانا شوارمين خال كتايبة بپیغمبران و پیغمبر عليه الصلاة والسلام أفرميت الأنبياء أحياء في قبورهم يصلون. پیغمبران زندون لناو قبركانيان خريكي نيوشكردنن. پیغمبران لناو قبركانيان زندون خريكي نيوشكردنن. بلام چون زندويك أو عالم يكي ترى أو عالمي برزخا بلام إما أمرينو إما خوتوينو إما أقاما لهيشنيا بلام پیغمبران زندون و خەریکی نوێشکردنن. ئەمش صفەتی پێغەمبەرانە. و صفەتی پێنجەم لە پێغەمبەرانە هەیە لە ئێمە نییە ئەوش ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ 5201 لە صحیح الجامعدا لم يقبر نبي إلا حيث يموت. يعني لم يدفن نبي هیچ پێغەمبەرێ نانرێ لە قبر إلا لەو شوێنەی کە وەفاتەکە. لەکوێ وەفاتەکە ئەبێ ئەو پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لێ بێت لەو شوێنە لا بدەی ئەوەی بۆ بکەیتە قبر ئەلەو شوێنە بینەی. بەڵام ئێمە وانیمان چونکە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە ماڵی عائیشە ڕەزای خوای لێ بێت ئەلەوێدا ڕوحی دەرچوو بۆیە هەر لە ناو غورفەکەی ئەو قبریان بۆی کرد و نایەنە قبر نەک لە ناو مزگەوتەکە لە ناو مزگەوت نییە. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دوای لە چی زەمانەیەک چیان لێ کردووە لە ئەسڵا لە ماڵی خۆی نایەنە قبر نەک لە ناو مزگەوت. پێغەمبەران لە شوێ وەفات بکەن ئەلەوێدا ئەنرێن بەڵام ئێمە وانیمان. خاڵێکی تر لەوانە ئەگەر پێغەمبەران نەخۆش کەوتن مەلەکول مەوت دێ بۆ لایەن پێیان ئەڵێت گەرەکتە بژێی بژێ گەرەکتە بمری بمری کەیفی خۆتە. بەڵام ئێمە وانیمە. ئێمە ئەگەر ئەجەل هات یەک دەقە مەجالمان نادا. ئەوش ئەوەیە کە عایشە ئەفەرمێت لە کاتی سەرەمەرگا بوو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام جۆم لێی بوو هەر ئەیوت مع الذين أنعمت عليهم مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء وحسن أولئك رفيقا. بالراستي باشترين رفيق أوانا بل الرفيق الأعلى اللهم الرفيق الأعلى. خوايا قرك ما بقم بهاورشون برزكانم بقم بپیغمبران و بقم بصديقين وشهداء كواتا تخير كرياوة دي بولاي بياليت أو تام ملك الموت دي بولاي موسى بموسى فرمي سلامي خواهي لسر بيت كيفي خوتا ئەگەر گەرەکتە بژەی دەست نەبان پشت گایەکەوە چەند تو کالە ژێر دەستا ئەوەنە ساڵ عمرتە دەمێ. ئەگەر گەرەکتە ئێستا ڕوح دەکێشم ئەوش پێڵێ ئێستا کە ڕوحم بکێشە. بەڵام ئێمە تەخیرمان نییە. فإذا جاء أجلهم فلا يستقدمون ساعة ولا يستأخرون. خاڵی حەوتەم کە تایبەتە بە پێغەمبەران ئەوش عیسمەتە. ئەوش ئەوەیە خوای پەروەردگار پاراستویانێتی پێغەمبەران لە تاوانی گەورە
معصوم هیچ کەس مشارەکەیان ناکە لە عیسمەتە. هەندێک کەس ئەڵێن ئیمامەکانمان معصومن یعنی غەڵەت ناکەن، ئەوە ڕاست نییە. هەندێک تائیفەی ئیسلامی ئەڵێن پیاوچاکەکانمان غەڵەت ناکەن، ئەوە ڕاست نییە و درۆیە. بەس پێغەمبەران معصومن. بۆیە ئیمامی مالیکەی فەرموو كلنا يؤخذ من قوله ويرد، هەمومان قسەمان لێ وەرەگیرێ و قسەمان ڕەت دەکرێتەوە إلا صاحب هذا القبر، إلا صاحب أو قبر النبي قصي ردناك لتواتر پیغمبر عليه الصلاة والسلام. أوان معصوم بنا، أوان غلطي قوريان نكردوا. جماهير علماء لسروان پیغمبران لتاواني قورا معصوم، والله يعصمك من الناس. بلام صغائر ممكن الربدا لپیغمبران، چوك آدم أمر خواهش كان، چوك موسى كسيكي كشت، چوك نوح داوای شتێکی کرد لە جێگای خۆی نەبوو کە کوڕەکەی بوو، چووکە داود حکمەکەی عەجەلەدا، چووکە یونس سەلامی خوای لەسەر بێت، سەلامی خۆیان لەسەر بێت بەبێ ئیزنی خوا دەچوو لەگەڵ قەومەکەیان. بەڵام جێبەجێ کە خوددا ئاگادارانی کردەوە، جێبەجێ تەوبەیان کرد. ئادەم فقال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. موسى ربي إني ظلمت نفسي فاغفر لي فغفر له. نوح ربي إني أعوذ بك أن أسألك ما ليس لي به علم وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين. داود فاستغفر ربه وخر راكعا وأناب. يونس فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين. پیغمبران جێبەجێ هەڵەیان کردووە، هەڵەی بچووک نەکتاوانی گەورە، معصومن. جێبەجێ تەوبەیان کردووە، جێبەجێ گەڕانەتەوە بۆ لای خوای پەروەردگار و دووبارەیان نەکردەتەوە. ئەمە صفەتی جوانن، صفەتی صدق، صفەتی ئەمانەت، صفەتی تەبلیغی ئەو دینە کە دینەکەیان بە ئێمە وتووە الحەمدولیلا دینی ئێمە کاملە، دینێکی ئاسانە، دینێکی خۆشە. پێویستی بەوە ناکە ئینسان زیاد ڕەویتیا بکە، ئینسان کەم ڕەویتیا بکە، ئینسان هەنێشت بێنێتە ناو دینەوە لە دینانە بێ. دینمان دینێکی کاملە و دینی